ئەمڕۆ بافڵتاڵەبانی دەگاتە هەولێر و شەوی ڕابردووش دۆخی هەولێر شڵاقا بوو. شەوی ڕابردوو لە هەولێر چی ڕوویدا؟ بانگەشەی هەڵبژاردن خەریکە کۆتایی پێدێت و لە ڕۆژەکانی دەنگدانیش نزیکتر دەبینەوە. کۆتا چرکەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان و خەریکن تێدەپەڕن و خەڵکی هەرێمیش چاوەڕوانن دەنگدان دەست پێ بکات و دەنگی خۆیان بدەن. لە بەرامبەردا سەرەڕای بانگەشە تونند و دژبەیەکەکانی حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێم ئەگەری ئاڵۆزیەکان لە نێوان دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێمدا تا دێت زیاتر دەبێت. شەوی ڕابردوو دەنگی تەقەی ڕاستەوخۆ هەموو هەولێری هەژاند. خەڵک وایان دەزانی تەقەی خۆشیە و بۆ بانگەشەی هەڵبژاردنە، بەڵام لە ڕاستیدا تەقەکە لە لای ماڵی کۆسرەت ڕەسوڵەوە بوو چەندین کاردانەوەی بە دوای خۆی داهێنا. شەوی دووشەممە 4 تشرینی یەکەمی 2024 کە ژمێری 11 و 15 خولەکی شەو دەنگی تەقەیەکی زۆر و ڕاستەوخۆ لە لای ماڵی کۆسرەت ڕەسوڵەوە هەموو هەولێری گرتەوە. شاید حاڵان بینیویانە کە گولەکان لە لای ماڵی کۆسرەت ڕەسوڵەوە بوون و بەرەو ئاسمان تەقێنراون. خەڵک لە سەرەتادا وایان زانیوە تەقەی خۆشیە، بەڵام دواتر دەرکەوت کە بەهۆی ئەوەی لایەنگرێکی پارتی دیموکراتی کوردستان بە وێنەی سەرۆکی حکوومەتەوە بە بەردەمی ئۆفیسی کوڕانی کۆسرەت ڕەسوڵدا تێپەڕیوە تەقەیان بەسەردا کردووە. هەر شەوی ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان دەست بە جێ و دوای تەقەکردنەوە لە لای لقی سێ حیزبەکەی لە هەولێر چەندین هەمەڕ و هێزی تایبەتی جێگیر کرد. لە دەوروبەری شاری هەولێر و بە تایبەت لە بارەگەکانیشدا دەستی کرد بە دروستکردنی خەندە. شەوی ڕابردوو بە تەواوی دۆخی شاری هەولێر شڵەژە، بەڵام سەرچاوە پشتڕاستکراوەکان ئاماژەیان بۆ چەند خاڵێکی گرنگ کرد کە ئەوانیش هاتنی بافڵتاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بوو بۆ شاری هەولێر. بڕیار وایە ئەمڕۆ بافڵتاڵەبانی لە شاری هەولێر وەک دوا ڕۆژ بانگەشە بۆ هەڵبژاردننی پارلەمان بکات. ئەمەش دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا دژی پارتی دیموکراتی کوردستان چەند گوتارێکی توندی پێشکەش کرد. هەروەها ڕۆژی ڕابردووش لە شاری دهۆک و لە کاتی گوتاردانیدا چەندین جار ئاماژەی بەوەدا کە کۆتایی بەم حکوومەتە دەهێنین. پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئێستا و لە بەرامبەر ئەم گوتارە توندانەی یەکێتیدا تەنها دۆخی بەرگریکردنی لە خۆی هەڵبژاردووە. هەرەمەش وای کردووە تاوەکو ڕێگاکە بۆ یەکێتی نیشتمانی خۆشتر بکرێت و بتوانێت بە دڵی خۆی بانگەشەی تند و هەڕەشە ئامێز بکات. لەلایەکی دیکەشەوە بڵاوە پێکردنی دەیان هەمەڕ و هێزی تایبەتی پارتی لە هەولێر و لێدانی خەندەقی شار لە دەوروبەری شارەکەدا ئاماژەگەلێکن بۆ ئەوەی نیگەرانیەکان لەم کردانەی یەکێتی زیاتر بوون. بە تایبەت کە شەوی ڕابردوو لە هەولێر و لە لای ماڵی کۆسرەت ڕەسوڵ تەقا بەسەر لایەنگرێکی پارتی دیموکراتی کوردستاندا کراوە کە ئەمەش پێشاتێکی نوێیە لە بانگەشەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا. ئەمڕۆ و تا چەند کاتژمێرێکی دیکە دۆخەکە زیاتر و زیاتر هەستیار دەبێت و ئەگەری ئەوە هەیە کردار و کاردانەوەکانیش مەترسی جددی و گەورەیان لێ بکەوێتەوە. هەر چۆنێک بێت دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم ئەگەر دەرچەیەک نەدۆزنەوە بۆ چارەسەری گرفتەکانیان ئاراستەی کۆمەڵگە و هەڵبژاردن و پەرلەمان، هەروەها دۆخ و داهاتووی هەرێمیش بەرەو ئاراستەیەکی نادیار و تۆنێلێکی داخراو دەبات.